صفوانی کوڕی سولەیم باسی تەمیمی داریەکە. تەمیمی داری سەحابەیەکی بەڕێزی پێغەمبەری نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام. تەمیمی کوڕی ئەوس بۆ خۆی قەشەیەکی مەسیحی بوو لە شام، یعقوبی بوو، بەڵام تیجارەتی هەبوو لەگەڵ ئەهلی حیجازە. لە شام و جاری وا هەبوو ئەچوو بۆ مەدینە تیجارەتیە کرد. ساڵی 9 هیجری کە گەیشتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوێ مسلمان بوو کە نزیکی پێغەمبەر کەوتەوە عەلەیهی سەڵات وەسەلام. تەنها سەحابیەکیشە کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام ڕیوایەتی لەمەوە کرد. هەر لەوێ ژنی هێنا، ژنەکەشی خوشکی ئەبوو بەکری سدیقە ڕەزای خوای لێ. لە مەدینە ژنی هێنا و لەبەرەوەی تەجروبەیەکی پێشتری ناو کەنیسەشی هەبوو، یەکەم کەس بوو کە ڕووناچی بۆ مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەرتیب کرد. ئەم پیا و ساڵحە، ئەم سەحابیە بەڕێزە کە یەکەم ڕاهیبی مەسیحی بوو بە مسلمان، یەکەم کەسە مزگەوتی ڕووناک کردەوە، یەکەم کەسە مینبەری دروست کرد بۆ مزگەوت کە قورئانی ختمە کرد. لە 7 شەوە هەموو قورئانی ختمە کرد. یەکەم سەحابیش بوو کە ئاوا بوو دوای ابن عباس کە بە 3 شەو ختمیە کرد. ئەم سەحابیە بەڕێزە بزانن برانی بەڕێز، بە 7 شەو قورئانەکەی ختمە کرد. چۆن لەگەڵ ئەم قورئانەیە هەموو ئاوها هاودەنگ بوون، چۆن بوو بووە بەهاری دڵیان، چۆن هەموو دڵیانی تەڕ و بەل کردبوو، پاراو کردبوو. ئاوا هەستیانە کرد کە ئەم قورئانە بەتایبەت هاتۆتە خوارەوە بۆ ئەمانە دوێ قەشەیەکی مەسیحی لەو سەری شرکەوە بێتەوە بۆ ئەم سەری ئیسلام. بەو شێوەیە مسلمان ببێ و بەو شێوەیەش قورئانەکە ختم کرد. ئەم یاوەرانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و تابعین کە تەلەبەی ئەوان و تەلەبەکانی دوای ئەوانش کە تابعی تابعینن، کە هەمویان ئێستا بۆ ئێمە سەرمەشقن، کە بۆ ئێمە مەصدەری وەرگرتنی ئەو ئیسلامن بە عەمەلی کە خوای گەورە ناردوێتی خوارەوە بە قورئان و حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم. هەر یەکێک لەوان ئاوا پەروەردە بوو.